هەر کەسێک کە فیلمی تاوانکاری یان زنجیرەی تەلەڤیزیۆنی تاوانی بینی بێت دەزانێت دۆزینەوەی بەجێماوەی هەر بەشێکی جەستەی بکەرەکە لە شوێنی تاوانەکەدا لەگەڵ سامپڵی داتاکانی DNA کە لە تۆمەتبارەکە وەردەگیرێن دەشێت ببێتە مای دەرەنجامێکی سەرکەوتوانەی کەیسی تاوانەکە. ژیناتی مرۆڤ نزیکەی 3 ملیارد لە پێکهاتەی نایترۆژینی بایۆلۆژی تێدایە، هەر بۆیە کارێکی پراکتیکی نییە کە شیکاری بۆ هەمویان بکرێت. لەبری ئەوە تاقیکەکانی پزیشکی دادوەری بە دوای تەکنیکی ئەوەی پێی دەگوتێت ئامرازی دیاریکرد دەگەڕێت یان ریزبەندی DNA لە پێناو ئەوەی دڵنیابین لەوەی بەڵگەی ئەنجامەکانی پشکنین لە شوێنی تاوانێک هەمان دەرئەنجامن لە سەرانسەری وڵاتدا. هەر بۆیە لە ساڵی 1997دا بیرۆی فیدرالی ئەمریکا بۆ لێکۆڵینەوەکان 13 پێوەری دیاریکەری پەسەند کرد وەک ستانداردی نیشتیمانی بۆ پرۆسەی پشکنین، بەڵام دوای 20 ساڵ لەو وادەیە شتەکان گۆڕانکاریان بەسەردا هاتن. ئەوەی لەو ساڵانەدا ڕوویدا ئەوەیە کە قەبارەی داتاکانی نیشتمانی DNA زیادی کردووە و ئێستا نزیکەی 16 ملیۆن داتایە. جا کاتێک دەڕوانیتە 13 بڕگە لە زانیاری ئەگەرێکی کەم هەیە کە 2 کەس دوور لە یەک هەمان پێکهاتەی DNA هەبێت. لە سەرەتای مانگی یەکەوە FBI ژماری پێوەرەکانی دیاریکردنیان زیاد کرد بۆ 20 دانە. ئەم هەنگاوە نەک هەرتەنها تەکنیکی بەراوردکردنی سامپڵی DNA پوختە دەکات، بەڵکو شیانی لە یەکچوونی نادروستی DNAش کەم دەکاتەوە. سیان لە کۆی حەوت لە پێوەرەکانی دیاریکردنی DNA لەلایەن ئینستیتوتی نیشتیمانی زانست و تەکنەلۆژیا بەرهەمهێنرا. ئەم ئینستیتوتە دەکەوێتە دەرەوەی واشنگتن. ئەم کارەی ئێمە دەیکەین ئەوەیە کە زانیاری ستاندارد بۆ تاقیگەکانی لێکۆڵینەوەی تاوان لە سەرانسەری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دابین دەکات کە لە تویبی پشکنینی قەبارەی بچووک بۆ DNA پێک دێت. خەڵکان دەیانکڕن هەموو ساڵێک دەبێت تاقیەکانی پشکنینی تاوان لە ئەمریکادا بە ئامێرەکانیان پشکنینی DNA بکەن و دڵنیابن لەوەی کە ئەنجامەکانی تویبی DNA و ئەوانەی تاقیگەکان هەمان دەرەنجام بن. مایکۆڵ دەڵێت دەکرێت پرۆسەی بەراوردکردنی لە یەکچوونی پێوەری دیاریکەری DNA بەدەست بکرێت، بەڵام زۆرێک لە تاقیگەکانی ئەمریکا ئامێریان بۆ ئەو مەبەستە کڕیوە ئەوەی بەڕادەیەکی بەرچاو خێرایی بە پرۆسەکە دەدات. زانایان لە ئینستیتوتی نیشتیمانی بۆ زانست و تەکنەلۆژیا و تاقیگەکانی دیکەش لە ئێستادا جۆری نوێی ئەم تەکنەلۆژیایە بەرهەم دێنن کە بە ریزبەندی هاوتەریب دەناسرێت، ئەوەی یارمەتی زانایانی بواری دادوەری تاوان دەدات پشکنین بۆ سامپڵی ڕەنگی چاو و مووی سەر و بەرزی باڵا و تەنانەت تەمەنیش بکەن.